کۆبنەوانە بتەمایی بەرەو پێشبردننی ئیشەکان و بە دەستگاییکردنی ئیشەکانی ستاندەر وەک لە ڕابردوو ستاندەر ئیشی باش کردیە و شێوازێکی بەرچا و کاریگەر بووە لە ناو وەسەڵی سیاسی و لە ناو کۆمەڵگەی کوردی لە زۆربەی بوارەکان بەتایبەت ئەو بوارانە کە بواری خۆیتی بواری ئەعلامی و بواری توێژینەوە و ساڵاتی مەدەنی دیارە ئەمە لە دوومانجی ڕابردوو دوای ئەوە تەشکیلەی دەستگای سکرتاریەتی ستاندەرمان کرد بەشەکانمان دیاری کرد ئەو بە ڕێزانەی کە دیاری کران لە بۆ بەشەکان دەست بەکار بوون ئەمە پلانی سێمانجی خۆمان داڕشت هەموو بەشەکان و سکرتاریەت پلانەکەمان نرد لە بۆ بۆردی گشتی دەبوو تا توێی ئەو پلانی بکاتن و پاشان وەڵاممان بداتەوە چەندە تاخیر بوو ڕاستی دواکرد تاوتوێکردنی پلانەکە بەس سەرۆکی بۆردی گشتی ڕێگەی پێداین کە بەردەوام بینە سەر ئەو پلانەی ئەگەر چێندە کتێبینیشان هەبوو هەتا ئێستا تێبینیەکان وا پێدەچی لەو کۆبوونەوەی تێبینیەکان تاوتوێ بکرێن و پلانەکە بە ڕسمی بستەواری جێبەجێکردن بەس لەبەرەوەی کاتەکە زۆر بەڕاستی ئەمە بەشەکانمان خۆشبەختانە چوونە ناو ئیشەکان و پلانەکانی خۆیان دەست پێ کرد تەبعاً راپۆرتی من ڕاستیەکەی دەبتە راپۆرتی ئەو بەڕێزانەی کە لە بەشەکان هەنا بەزەم هەر بە کورتی ئاماژە بە چەند خاڵێک دەکەم کە خاڵی جەوهەرینە ئەوەی کە ئەمە لە ماوەی دوو مانگی ڕابردوو ئیشمان لەسەری کردیە گرنگترین خاڵ بەڕاستی کردنەوەی لەقی کەرکوچی دەستگای ستاندەرە کە ئەو بەڕێزانە هەرێکە لە مامۆستا ساماڵ و کاک پێشەنگ و مامۆستا ئاسۆ و خوشکە ئاهەنگ و کاک هەڤاڵ و مامۆستا ئەحمەدیش ئەوان هەموو لە لقی کەرکوک ئیش دەکەن کۆمەڵێک مامۆستا و چالاکوانی زۆر کاریگەر و بەڕێزن لە منطقەی کەرکوک خۆشحاڵین کە لە یەکەم کۆبوونەوەی بۆردی گشتیش بەشدار دەبن لقی کەرکوکمان تەشکیل کرد بە هاوکاری لەگەر مامۆستا مەسعود لە سەردانێکی لە بۆ کەرکوک و سەردانی بەڕێزیان لە بۆ هەولێر و پاش چەند دانیشتنێکی بڕیاری دەستگای ستاندەر لەسەوەی درا کە لقی کەرکوک بکرێتەوە دەست بە چاڵاکیەکانی بکە وەکو دەستگای ستاندەر ئەوە یەک لە بابرین شتە گرنگەکانی دەستگای ستاندەر لە ماوەی ڕابردوو تەبعاً بە هاوکاری کاک فەرمانیش وەکو بەشی خۆیەوە ئەرچیوی بوو بەشیوی بوو ئەو ئیشەمان ڕاپەڕان هەروەها لە نزیکەوە هاوکاریکردنی بەشی ئەعلام بەشی ڕاگەیاندنی ستاندەر کە لە ماوەی ڕابردوو بەڕاستی هەنگاوێکی زۆر جەریئانەی نایە بە دروستکردنی وێب تیڤی و دروستکردنی ستۆدیۆ و لە هەموو ئەرک و چاڵاکیانەی توانیمان وەکو سکرتێر وەکو دەستگای ستاندەر هاوکاری ئەو بەشە بین و تا ڕاددەکی باش کەتە سەر پێ و لەوانەیە هەستشتان پێکردوی لە ڕاگەیاندنی ستاندەری کە هەنگاوی باش نرایە جگەلەوەی بە هاوکاری لەگەر کاک مامۆستاکاوای کە لێرە تەواجودی نییە ئێستا نازانم تا ئێستا دیار نییە چەندین پێشوازی و سەردانمان کردیە لەگەر بەڕێز مامۆستا مەسعود لە بۆ سلێمانی لە بۆ شار و شارستەکانی کوردستان لە ناوخۆی هەولێر کۆمەڵێک پێشوازی و سەردانی باشمان کردیە لە ماوەی دوو مانگی ڕابردوو هەروەها سەرپەرشتیکردنی 6 کۆبوونەوەی ئاسایی دەستگای ستاندەر لە ماوەی ئەو دوو مانگەی کە دەبوو 8 کۆبوونەوە بەڕاستەکەی بەس لە ماوەی 6 مانگەی 2 هەفتە لە بەرچەوەکاری نەمانتوانێت دانیشتین بە سەرپەرشتی 6 کۆبوونەوەمان کردی و کۆمەڵێک بڕیارمان لەو 6 کۆبوونەوەیە دایە و زۆربەی بڕیارەکانیش توانێتمانە جێبەجێ بکەین بە کورتەکەی ئەوە دوومانجی چاڵاکیەکانی دەستگای ستاندەر بوو وەکو سکرتاریەتی دەستگای ستاندەر
دووبارە خۆشحاڵین و بە خێراتنی هەموو لایەکی دەکەین بە تایبەتە و بە ڕێزانەی کە لە کەرکووک و لە ڕانی هاتینە ڕێکی دووریان بڕیە خۆشحاڵ بووین و هیوادارین سەرکەوتوو بن. السلام. کامەران خدر بەپرسی بەشی چالاکی مەدەنیەکان ئەو زیاتر ئەو هەماهەنگیانەی لەگەڵ ڕێکخراوە NGO-ەکان و گروپەکانی فشار و چالاکوانانی ناو شار و شارۆچکەکان لە ڕێی کامەرانیەوە دەکرێت. بەڕێزانم کاتتان باش، زۆر سپاس بۆم دەرفەتەوە و کۆبوونەوە کە زۆر لە کاتکۆتی دەستخۆش لە برادرانی ستافی بۆردی گشتی دەکەم. طبعا بەپێی ئەو کار و چالاکیانەی کە من لە بەشی چالاکی مەدەنی ئەنجاممانداوە عەرز دەکەم ڕاپۆرتەکەتان بۆ بخوێنەوە هەر تێبینیەک شتێکە بوو دەتوانن بیخەنەوە. لە هەنگاوێکەوە دەستمان کرد بە دروستکردنی ستافی چالاکی مەدەنیەکان. طبعا لە چوارچەوەی پەیڕەوی ناوخۆی دەستگای ستاندەر هەر بەشێک ئەکتیڤ دەکرێت و چالاک دەکرێت دەمەزرێ. طبعا دەبێت ستافێک بۆ خۆی دابنێ. ئێمە توانیمان لە ماوەیەکی کەم ستافێکی سێ کەسی دابنێ بۆی بتوانین کاروبارەکان ئەنجامدانی سێ سیمینارمان بە شێوەی ئۆنلاین بە شێوەی زنجیرە سیمینار ئەنجامدا و هۆکاری ئەوەی کە ئێمە سیمینارەکانە بە شێوەی ئۆنلاین ئەنجامدا ئەو بارودۆخەیە کە ئێستا هەم کوردستان و تەواوی جیهانیشی گرتووە بۆیە پەنامان بردە بەر ڕێگەی ئۆنلاین لە ڕێگەی پیجی ستاندەر سێ سیمینارمان ئەنجامدا. سیمیناری یەکەمیان بۆ مامۆستا مەسعود بوو لەسەر مەسەلەی ڕفراندۆم لە ساڵیادی ڕفراندۆم لە 25 نۆ ئەنجامماندا. سیمیناری دووەمیان لەژێر ناونیشانی ئەرێ کورتبوونە بەردەباز کە بۆ نووسەر و وەرجێر شەفیقی حاجی خدر ئەنجامدرا و سیمیناری سێمیشان لە ساڵیادی 16 ئۆکتۆبەر بوو بۆ بەڕێز دکتۆر قارەمان شەخزێنی ئەنجامدرا کە ئەویش خۆی بەشەکە لە ستاندەر و یەکە لە توێژەرە باشەکانی کوردستان. و لە هەنگاوی سێممان مەتوانیمان لە ماوەی لە درێژەی کار و چالاکیەکانی خۆمان خێوەتگایەکمان ئەنجامدا لە دەڤەری باڵەکایەتی لە شارۆچکەی قەسرێ. خێوەتگایەکە لە سێ سیمینار پێکات بوو کە زۆر بەشێکی زۆری چالاکوانان و ڕۆژنامەنووسانی دەڤەرەکە تیادا بەشداریان کرد و ژمارەی بەشداربووان 33 کەس بوو. لە خێوەتگایەکە سێ سیمینار پێشکەش کرا. سیمینارەکان بە شێوەی ڕاستەوخۆ بوو نەبوو بڵێن بە شێوەی ئۆنلاین بێ و لە چوارچێوەی ئەم خێوەتگایە بڕوانامە تێدا پێشکەشی بەشداربووان کرا بە مەبەستی ئەوەی کە زۆر جار ئێمە بەشداری دەورات شتمان کردووە کە ئەو چالاکوانانە یاخود ڕۆژنامەنووسانی کە بەشداری دەکەن ئەگەر بڕوانامەی تێدا نەبێت بۆ پشتێکی ڕۆتینی وەردەگرن. بۆ ئێمە ئەمە دەرفەت زانی بۆی بتوانین لەو چوارچێوەدا بڕوانامە پێشکەش بکەین و کۆمەڵێک کار و چالاکیەکەشمان ئەنجامداوە لە چوارچێوەی بەشەکەی خۆمان بن پێشوازیمان لە ژووری پەیوەندی سازەکانی بستنەوەی گۆڕان کردووە بەشداریمان لە سەرجەم چالاکیەکانی دەستگای ستاندەر کە لە چوارچێوەی دەستگاکە کراوە بەشداریمان کردووە لە سەرجەم ئەو کۆبوونەوەی سکرتاریەت کە مەبەستی بە دوواداچوون و کاروبارەکانی دەستگای ستاندەر کراوە. بەڵام بەڕێزان ئەوە کۆی ئەو ڕاپۆرتە بوو کە لە ماوەی مانگونی وەگەمە ئەنجاممانداوە کار و چالاکیانە. بەڵام لێرە بە دەرفەتی دەزانم کە قسەیەک لەسەر بارودۆخی خۆمان بکەین ناو دەستگای ستاندەر چکە ئێمە بەشێکی زۆر کە هەر دەچینە هەر شوێنێکە چالاکی ئەنجام بدەین تەنسیق دەکەین لەگەڵ چکە لە چوارچێوەی کار و چالاکیەکانی خۆمان ئێمە لە سۆران و چۆمان و قەسێک تەنسیقمان دروست کرد لەگەڵ کۆمەڵە ڕێکخراو و کەسایەتی و مامۆستای ئاینی بۆی بتوانین هەماهەنگیمان هەبێت لە دەستگای ستاندەر لێوش کاروبارەکانی خۆی بەڕێککە. بۆیە یەک پرسیار کە زۆر ئێمە ڕوبەڕوو دەبینەوەیش ئەوەیە کە ئایا ڕوئیای ستاندەر بەرەو کوێیە و ئەو ڕەئیە سیاسی کە ئێستا ستاندەر هەیەی چکە ینی هەموو خەڵک لەوە تێگەیشتووە کە ستاندەر لە ڕێکخراوێکی مەدەنی دەرچووە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئاڕاستەیەکی سیاسی وەرگرتووە. بەڵام ئەو پرسیارە کە ئێمە زۆرجار ناتوانین جواب بدەینەوەش ئەوەیە کە ئایا ستاندەر لە داهاتوو ڕیای چۆنە و چی دەکات. ئەو پرسیارە کە بە هیوام کە لەم کۆبوونەوەیدا گفتوگۆی لەبارەوە بکرێن بۆی ئێمە ڕوئیامان ڕوون بێت چکەوە پرسیاری جەوهەری خەڵکە ئایا ئێمە بەتەمای ئەوەین کە لە داهاتوودا ئاڕاستەیەکی سیاسی وەربگرین یاخود هەر دەمانەوێت لە چوارچێوەی ڕێکخراوێکی مەدەنی ئیش بکەین. ئەگەر لە چوارچێوەی ڕێکخراوێکی مەدەنی ئیش دەکەین ئەو کار و چالاکیانەی کە ئێستا هەمانە بۆ ناتوانین بۆ نەفەندی ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەدەست بێنین بۆی بتوانین کار و چالاکیەکانمان بەرەو پێشتر بەرین. و زۆر زۆر سپاس دەستخۆش. دکتۆر کامەران عەزیز، دکتۆر کامەران پرۆفیسۆری یاریدەدەرە، اختصاسی مێژوو بە پرسی ناوەندی توێژینەوەی دەستگای ستاندەر.
سەرۆکی گەرمی ئەو برادران دەکەین کە لە دەرەوەی هەولێر هاتن. من سەرۆکی ستافی بۆردی توێژینەوەی ستاندەرم لەگەڵ چەند هاوڕەیە کە هەندێکیان لێرە ئامادەن هەندێکیان بە هۆکار نایانتوانی ئامادە بن. ڕاستە لێرە بە کورتی باس لەو کار و چالاکیە و یەکەم کۆبوونەوەمە دوا بە دوای دانانی بۆردی توێژینەوە کە لە 5 کەس پێک دێ. دواتر لە کۆبوونەوەی یەکەمدا بەرنامەی ساڵێکمان دیاری کرد کە خۆی دەبینێتەوە لە دوو کۆنفرانس ئەگەر بارودۆخی تەندروستی لە ڕاستیدا ڕێگە پێدەربی، هەروەها چار توێژینەوە و لەگەڵ ئامادەکردنی چەندین ڕاپۆرت و هەروە شتێکی تریشمان هەیە دەمانوێت کار و چالەکەەکانی بۆردی توێژینەوە لە چەند خاڵێکدا خۆی دەبیتەوە. یەکێک لەوانەوەیە کە ئەنجامدانی کۆنفرانس، هەروەها ئەنجامدانی توێژینەوە و ئەنجامدانی راپۆرت و هەروەها ڕاو بۆچوونی بۆردی توێژینەوە لەسەر بارودۆخی سیاسی کە هەم لە کوردستان هەم لە ناوچەکە و لە جیهانیشدا. ڕوئیای ستاندەر دەخەینە ڕوو لەسەر ئەو پێشهاتانەی کە لە ناوچەکە و لە کوردستان و دواتر لە جیهانیش وە کاری بەتایبەتی ئەوانەی کە کاریگەریان لەسەر کوردستان هەیە. تاوان ئەو چالەشانێک ئەنجامماندایە لەو ماوەیەدا یەکێک لەوانە ئامادەکردنی راپۆرتێک بوو لە نێوان بەناونیشانی کورد لە نێوان هەڵبژاردننی ترامپ و بایدندا، هەروەها ئامادەکردن و خوێندنەوە هەڵسەنگاندن بۆ پەرتووکی بۆ مێژوو. ڕەنگە هەندێکتان بزان کە بەو ئاخیردا بۆ کۆتایە کتێب دەرچوو بە ناوی بۆ مێژوو هی بەڕێز مەسعود بارزانی لە باز لە بارودۆخە بەشێکی باز لە پێش ینی ڕوودا و مێژوویەکانی ڕابردوو دەکات و بەشێکیان پەیوەستە بەو ڕووداوە سیاسیانەی دواییدا ئێمە هەڵسەنگاندن و خوێندنەوەیەکمان بۆ پەرتووکە ئەنجامدا لە چەند ڕۆژی داهاتوو بڵاوی دەکەینەوە. هەروەها ئەوەی کە گرینگە بەڕاستی ئەویش ئەوەی ئێستا ئەوەی کە لە بەردەستمانە و بەتاو ئیشی لە سکاری لەسەر دەکەین نویش ئەوەیە یەکێک لەو بۆچوونی بۆردی توێژینەوە لەسەرەوەی کە ئایا بایدن کاتێکە دەرچی ئێستا تقریباً وە ئاراستەکان بەرەوەی کە دەردەچن چ کاریگەرێکی لەسەر گۆڕانکاریە سیاسیە یاخود ئەو گۆڕانکارێن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دێتە ئاراوە بە تایبەتی وڵاتانی کەندا و هەروەها لەسەر ئەو هەرێم تورکیا و ئێران کە بەنسبەت ئێمە زۆر گرنگن چونکە دەوری کاریگەریان هەیە لەسەر پرسی کورد. هەروەها بابەتێکی تریش ئەویش هەر لەسەر خەریکی ئامادەکردن ئەویش بریتە لە کێشەی نێوان پەکە و پارتی و کاریگەری لەسەر پرسی کورد. ئەو بە کورتی ئەو بابەتانە و چالاکیانەی بووکە ئێمە لە بۆردی توێژینەوەی ستاندەر هەم وەکو بەرنامەدامان نایە هەم وەکو کار و چالاکی ئەنجامماندایە لەو ماوەیەدا. زۆر سپاس. فەرمان ڕەشاد فەرمان ڕێکخەری قەزایەکانە ئەو ئۆفیس و ناوەندانەی لە قەزا و شارەکانی کە دەکرێتەوە کە فەرمان سەرپەرشتێت. بەڕێزان سڵاوتان دەبێت. زۆر سپاس بۆ دکتۆر سەعد و برادرانی بۆردی گشتی بۆ ڕەخساندنی ئەو دەرفەتە. وەک دکتۆر سەعد ئاماژەی پێکرد بەشەکەیمە زیاتر پەیوەندیدارە بۆ ناوەند و ئەو بڵێن ئۆفیسانی کە ئێمە دەستگای ستاندەر لە شار و قەزا و ناحیەکان دەکەینەوە کە خۆتان دەزانن بە حکومی دەستگای ستاندەر لەسەر ئاستی کوردستان دەستگاکی ناسراوە و ئێمە لە چەند ساڵی ڕابردوو بەردەوام کارمان لەسەرەوە کرد کە چۆن بتوانین لە ناوچەکانی تریش پێگەی ستاندەر بەهێز بکەین بەتایبەت کە خۆتان دەزانن کە لە ناو هەولێر شارێکی ئەجگار زۆر لەسەر ستاندەر هەیە. لەبەرەوە پێمان گرنگ بووە کە ئێمە چۆن بتوانین لە شار و قەزا و ناحیەکان ئەو ئۆفیسانە بکەینەوە کە هەم دەبنە پشتیوان لە بوو ئۆفیس سەرەکی و هەمیش ئەو بەدەمەوە هاتنەی کە بەردەوام هەیە لە بوو ئەوەی کە وەکو پشتیوانی وەکو بوون بەشێک لەو پرۆژەیە کە پرۆژەی ستاندەر کە پرۆژەیە کە
چەندی ئەلامی ئەوەندەش ڕۆژێکە لە بۆ پێشکەشکردنی تێڕوانین و هەروە بۆ چوون دەربارەی ئەو باردوخانی لە کوردستان دەگوزارەوە چۆنێتی بەرەو پێشبردن. بەڕێزانێمە لە ماوەی ئەو دوو مانگەی ڕابردوو ئەوەی کە وەکو کاخەسرۆ ئاماژە پێکرد بە هاوکاری برادران لە کەرکووک کاک پێشەنگۆم و ئەو برادرە بەڕێزانە کرد لەو ماوەیە توانیمان ئۆفیسی کەرکووک بڵێ سەرپێ بخەین کە ئێمە بە بڕوایەمە هەنگاوی جگار گرینگە بەرەوەی خۆتان دەزانن ئێستا کەرکووک بە باردۆخی جگار سەختدا تێدەپەڕێت و گرینگە لەوێ بە تایبەت کە ئەو باردۆخە تایبەتی کە دوای 16 ئۆکتۆبەر بەسەروێ ینی دروست بووە لەوێ گرینگە بتوانین لەڕێی ئەو بۆچوونانەی کە دەستگای ستاندەرێکیان لە ڕێگای ئەو هاوڕێیانەمان لەوێن دەرێ چۆن بتوانین ڕۆڵێکمان هەبێت لە لەوەی کە باردۆخی بە تایبەت کەرکووک و باردۆخی کوردیش بەرەوپێش بین بە خۆشحاڵیەوە ئێمە لە ماوەی ڕابردوو بەر لەکردنەوەی ئۆفیسە وەک لەگەڵ برادران لەو دوو دانیشتنی ڕابردوو ئاماژەمان پێکرد کە جارێکەوان تەشریفیانە جاریشتر ئێمە چوین و ئێستاش بە خۆشحاڵیەوە لێرن ستاندەرد تێڕوانینی تایبەتیە بۆ دەربارەی باردۆخی کەرکووک و هەوڵ دەدەین ئەو تێڕوانیانەوە زایدەن لەگەڵ ئەو بڵێن بۆچوونی ئەوانش کە خوان ناواقعەکەن بتوانین ینی کاریگەریەک دروست بکەین لەسەر ئەو باردۆخانە و پیرۆزباش دەکات پێشانەکەین کە وەکو بەرپرسی ئۆفیسەکە دەست بەکار بۆ برادرانی تریشکە هاوکاری دەبن و ئێمەش وەکو خۆمان وەکو سکرتارێتیش بە هەموو شێوەیەک پشتیوانی ئەو ئۆفیسە دەبین و هیواداری نمونەکی جیاوازدا کەرکووک پێشکەش بکەین. خاڵتر بەڕێزان ئێمە لەبارەی بەشەکانی ترێک لەو ناوچانی کە زۆر پێمان گرنگە بادینانە کە بتوانین پێگەی ستاندەرد بەهێز بکەین بەڵام خۆتان زان کە لە ماوەی ڕابردوو ئەو باردۆخە تایبەتی کە لەوێ دروست بۆ ئەو گرتنی چالاکوان ڕۆژنامەنووس و فشارە زۆری کە لەوێ هەیە وەک پێویست نەمانتوانی و تاوەکو ئێستا هەنگاوەکان لەوێ بەرەو پێشێن بەڵام استراتیجیت ئێمەوەیە بە تایبەت لە دووەمە پێشتر پێش ئەو کۆنفرانس برادرانمان سەردانێکی ئەویان کردەوە بە خۆشحاڵی و بەدەماوە پێشی زۆر باش هەیە خەڵکێکی زۆر باش هەیە کە ئامادەن کار و چالاکیەوە لەگەڵ ستاندەرد بکەن و ستاندەرد لەوێش بتوانین پێگەی خۆی بکاتەوە کە ئەوە لە پلانماندانە کە لە دوایەوە کاری لەسەر دەکەین و کاک سەرمان و مامۆستا کە ئەوان لە ڕانیان ئێمە پێشتر ئۆفیسی ڕانیمان هەبووە و ئەو لە ماوەی ڕابردوو کارمان لەسەر کرد چۆن بتوانین دووبارە چوارچێوەی ستافی نوێ چالاکی بکەینەوە بە خۆشحاڵیەوە ئەوە لێرن و ئینشاڵڵا ئەوەش لە ماوەیدا چالاک دەکەینەوە ناوچەکانی تریش بە جێرەی توانە کە ئێمە لە بەرنامەمان وایە لانی کەم 7 ئۆفیس نەماوە ئەو ساڵە بکەینەوە ئینشاءڵڵا بە هاوکاری ئێوە و ئەوانی کە لە ناوچەکانی ترنچ لە کۆیە و لە هەڵەبجە و سلێمانی و ناوچەکانی تر ئینشاءڵڵا بە هاوکاری هەمولایەک دەیکەینەوە و زۆر زۆر سپاس دەست خۆش دکتۆر ڕەعەت فەرموو دکتۆر ڕەعەت ڕەفعەت ئەویش پرۆفیسۆر یاریدەرە و مامۆستای زانکۆی و بەرپرسی ناوەندی ڕاگەیاندنی دەستگای ستاندەرد. خی گەورە میهرەبان بەخێرهاتنی هەموو لایەکەین بەڕاستی و بەڕێزانەی بەتایبەتی ئەو بەڕێزانێکەوە لە دەرەوەی شارەتیە کەرکووک بڕوانی پێشبەر سەبارەت بە کار و چالاکیەکانی ڕاگەیاندن دوو تێبینی یەکەم ئەو کار و چالاکیانێکەوە ئەنجام دراون نەکەوە بەنیازی بکەین دوو کات و شوێنەکان ناچین ناو تەفاسیل لەبەرەوەی کاتی زۆر دەوێت کاتەکەش تەقریباً 3 تا 5 دقەمان دانرا چالاکی یەکەم ئەنجامدانی دیدارێک لەگەڵ ڕۆژنامەنووسانی هەولێر نزیکەی 20 ڕۆژنامەنووس بەشدار بوون بەبەستی ئەنجامدانی یان دامەزرانی سەکۆیەکی ڕۆژنامەنووسان لە هەولێر دوو دامەزرانی گروپی ڤایبەری ستاندەرد نیوز کەوانەوانێت بەڕێستان زۆر بەش تێدا ئەندام بن کەوان نزیکەی 2000
700 ئەندامی هەیە و ڕۆژانە 600 تا 8 هاوکوتە هەواڵ تێدا بڵاو دەکرێتەوە. لە سەعات 9 بەیانیەوە تا 12 شەو ئەو گروپە دەست بەکار و هەموو هەواڵە تازە و خێرا و نوێیەکان بە کورتی بڵاو دەکاتەوە. سێ دامەزراندنی پێیجێکی پەروەردەیی نزیکەی 17,000 لایکی هەیە، ئەویش هەر سەر بە دەستگای ستاندەر و ڕاگەیاندنی ستاندەرە. چار وەڵامدانەوەی پرسیار و کەش کۆمەڵایەتیەکان ئەمە یەکدوو خەڵکی پسپۆر و بواری ڕێنماییکاری کۆمەڵایەتیماندانەیە، ئەو کێشانێکەوە کۆمەڵایەتینە پەروەردەیینە لە ڕێی پێیجەکە وەڵام بدرێتەوە. 5 دامەزراندنی پێیجێکی ستاندەر نیوز کە ئێمە ستاندەر کوردمان هەیە، ئەو ستاندەر کورد نزیکەی 157,000 لایکی هەیە، قەدیمەکەیە. لە پاڵ ئەویش ستاندەر نیوزماندانەیە، ستاندەر نیوز ئەو نزیکەی 12,000 لایکی هەیە. ئەوە ڕۆژانە هەواڵە خێراکان بە کورتی بڵاو دەکاتەوە. جیاوازی دەبینە لە نێوان ستاندەر کورد و ستاندەر نیوز ئەوەیە ستاندەر کورد بە ستایلە قەدیمەکەی راپۆرت یان هەواڵی درێژ لینچی ستایتەکەی تێدا بڵاو دەکرێتەوە. بەڵام ستاندەر نیوز هەموو هەواڵەکان 2 دێر یان 3 دێر زیاتر نییە بە کورتی و خێرایی بڵاوی دەکاتەوە بۆی بگاتە خوێنەر. هەروەها دامەزراندنی یان ڕووماڵکردنی نزیکەی سێ چاڵاشی ستاندەر بە راپۆرتە هەواڵ بە شێوەیەکی ئینفۆگرافیک دروست کرا و بڵاو کرایەوە لە ستاندەر. ئەو چاڵاکیانەشی ڕێکخراوی خوێنەران بوو، هەروەها ڕۆژنامەنووسان، هەروەها چاڵاکەکەی قەسرێ بوو. 7 بۆ یەکەم جار بەرنامەی پرسی هەفتە کەوا لەیان بەڕێز مامۆستاکاوە پێشکەش دەکرێت. یەکەم بەرنامەمان پێشکەش کرد لەگەڵ مامۆستا مەسعود عەبدولخالق و مامۆستاکاوە پێشکەشیان ئەنجامیدا. 8 بەرنامەی ستاندەر لیزەر کەوا لەو هەفتەیە یەکەم بەرنامەی پێشکەش دەکرێتش. 9 ئەکتیڤکردنی سایت ڕۆژانە نزیکەی 5 تا 6 هەواڵ و راپۆرت تێدا بڵاو دەکرێتەوە. ئێمە سایتی ستاندەریشمان هەیە لە سایتەکەی ئەویش ئێستا بە شێوەیەکی چاک ئەکتیڤکرا نزیکەی 5 تا 6 راپۆرت و یان هەواڵی ناوخۆیی تێدا بڵاو دەکرێت بە شێوەیەکی هەمان ستایلی کۆن و ڕۆژانە نزیکەی 30 هەواڵش تێدا بڵاو دەکرێتەوە بە هەمە جۆر. ئامادەکردنی ئینفۆگرافیکەوە ئەوە توانبڕێن قۆناغێکی نوێی لە کاری ڕاگەیاندنی ستاندەر ئینفۆگرافیکمان هەیە، نزیکەی هەفتەی 2 ئینفۆگرافیکمان هەیە، چ پەروەردەیەکە بی چ لە ڕووی سیاسی بی. تا ئێستا نزیکەی 17 ئینفۆگرافیکمان پێشکەش کردیە، لەوانەیە هەندێکتان جەنابتان بەڕێستان هەندێکی دیتبی. لە هەمووی گرنگتر ئەمە توانمان لە ماوەی ڕابردوو ستودیۆیەکی ئەگەر وەکو تەلەڤیزیۆن و کەناڵە ئاسمانیەکانیش نەوی، بەڵام تا ڕادێک بتوانین ستودیۆک دروستکەین ئیش بکار و چاڵاشەکانی ستاندەری لە ڕووی ڕاگەیان تێدا ڕاپەڕێنین. تا ڕادێک ئەو ستودیۆیە چوەکو دیکۆر، چوەکو تەزیز و ئامێر و کامیرە و ئەو پێداویستانی ڕاگەیاندن هەمومان تێدا ئامادە کردووە و ئەوە ڕۆژانە کاری ڕاگەیاندن تێدا دەکرێت. و لە کۆتاییدا سوپاسی بەڕێستان دەکەم. مهندس سعدی مصطفى بەرپرسی ئیدارەی دەستگای ستاندەر. بەناوی خی گەورە میهرەبان، سەرەتا دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەو کۆبنەوەی دەکەم، بە خێراتی هەمولایەتان دەکەم، تایبەتیوانێک کە لە دوورەوە هاتوو. دیارە لەو ماوەی ڕابردوو دەکە بەندەوەکو بەرپرسی بەشی کارژێڕی لە ستاندەر دەست بەکار بووین. دیارەمە لە 30/8 2020 لەگەڵ ستافی سکرتاریەت دەست بەکار بووین. لە 6/9 یەکەم کۆبنەوەی سکرتارەتمان ئەنجام داوە. لەو ماوەیەدا 6 کۆبنەوەی سکرتارێت لەلایەنی کارژێڕیەوە ئیدارەی کۆبنەوەکانمان کردووە. لەو کۆبنەوانەدا 25 بڕیاری ئیداری دراون. دیارێمە وەکو بەشی ئیدارە بە دوواداچوونمانیان
بەدادەچوونمان کردە لە بۆ بڕیارەکان لەو بڕیارانە 23 بڕیار جێبەجێ کراون 2 بڕیاریش جێبەجێ نەکراون هەروەها دانانی لانی بەش دیار هەرێک لەو بەشانەی کە لە سکرتارەتانە هەرێکە و بەشی خۆی پلانی لە بۆ دانراوە ئێمە شۆکو بەشی کارژێڕی پلانی بەشی کارژێڕیمان داناوە هەروەها لە 23 نۆ سەرپەرشتی لایانی کارژێڕی خێوەرگایکی ڕۆشنبیریمان کرد دیارە و خێوەرگا ڕۆشنبیریە بۆ نزیکەی 30 مامۆستا ئەنجام درابوو بە هاوبەشی لەگەڵ دامەزراوەی ژیانەوەی نیشتیمان ئەنجام درابوو ئێمە لایانی لۆجستیەوە لایانی کارژێڕیەوە ئیدارەی ئەو خێوەرگایەمان کرد هەروەها لەگەڵ بەشی ڕاگەیاندن لە ڕووی ڕێخستن و پاکردنەوە و هەروەها پڕکردنەوەی کەموکوڕیەکانی ستۆدیۆی دەستگا ئێمە بەشی کارژێڕی هاوکار بووین لەو ئیشانەدا هەروەها بەشداریمان کردووە لە لیژنەیەک لە بۆ ڕێخستنەوەی سندوقی هاوکاری ناوخۆی سوپاسان دەکەین کاکوات کاکمۆهندس فوادش بەرپرسی بەشی دارایی دەستگای ستاندەرد بەناوی خوا گەورە بەڕێزان ئەمن وابزانم دکتۆر سال بۆی ئەم لەکستاخری بۆی وەختەکە لە کاتی مسەی کامیش هەر وەکڵەو دەکەم وەختەکە زۆر ناگەم هەندێکی شارەی بەسیت بۆ مۆزوع دەکەین ئینشاءالله طبعا ناحیەی دارایی گرنگە بڕاستی هەمووتان دەزانین زۆر گرنگە چندات چالاکیشتی وا هەبووە ڕەنگە پەکمان کەوت پێ لەبەرەوەی مۆزوعی دارایی کێشە بووە و ئەمە طبعا پولەکانی پێشووتر دارایی چاک بوو منەظەم بوو بەڵام لەبەر وەزعی کۆرۆنا ئەوانە هێندێک بەرتەوازە بووین تایبەتی وەزعی داراییش بە شێوەیەکی گشتی کۆمەلگا تەماشا دەکەی تۆزێک دابەزی ئەوەش کاریگەری زۆری کردە سەرێمە هەروەها مۆزوعی تەواصل طبعا ئەمە دوو سەرچاومان هەیە بە شێوەی سەرەکی بۆ دارایی سەرچاوەی ئەندامانی ستاندەرد وەردی گشتی و جەماعەت ئەوەی کە